بەداخەوە ئێمە چەندەها سەعات دادەنین بۆ ئیشەکانمان، بۆ کەسابەتەکانمان، بۆ ژیانی دنیامان، تەحەمولی هەموو ناخۆشی و ناڕەحەتیەک دەکەین، تەحەمولی هەموو ماندووبوونێک دەکەین لە پێناو بەدەستهێنانی شتێکی دنیاییدا. بێتاقەت نابین لە کڕین و فرۆشتن، لە وەستان بۆ کڕین و فرۆشتن، بەنیو سەعات بە سەعات دەوەستین بۆ ئەوەی سەرەمان بێ بۆ شتێک، بۆ ئەوەی کەسابەتێ بکەین و بۆ ئەوەی لەگەڵ کەسێکە کڕین و فرۆشتنێ بکەین، بەنیو سەعات بە سەعات دەوەستین، ناڕەحەتی و بێتاقەتی ڕوومان تێناکە. بەڵام کاتێککە نوێژ دەکەین تووشی بێتاقەتی دەبین و هەوڵ ئەدەین کەمترین سوورەت بخوێنین، هەوڵ ئەدەین کەمترین ئاەت بخوێنین بۆ ئەوەی زوو نوێژەکەمان بکەین. ئەو تەحەمولەی هەمانە بۆ دنیا، ئەو وەستاندنەی هەمانە بۆ دنیا، بۆ پارە نیمانە بۆ خوای گەورە. واقعی وایە ئەوەندەی جوزێ قورئان بخوێنین دەوەستینە پێوە ئاساییە، بەڵام ناتوانین لە قوڵەڵاوە حەتێ پەڕبین. بۆ لەبەر ئەوەی کێشەکەمان چییە؟ کێشەکە ئەوەیە دڵمان خەلە لە دڵمانایە، چونکە بەڕاستی خۆشەویستیەکی بەهێز بۆ خوای گەورە لە دڵی ئێمەدا نییە، زۆر بەمان ترسێکی زۆر بەهێز لە خوای پەروەردگار لە دڵی ئێمەدا نییە، ئیمانێکی بەهێزمان نییە پاڵمان پێوە بنێ پێمان خۆش بێ لە پێناو خوادا ماندوو بین. یەکێ پیاوچاکان دەفەرمی ئینسانی ئیماندار پێی خۆشە لە پێناو خوادا ماندوو بێت، ناڕەحەتی بچێژێ. بۆ یە کاتێککە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندەی شەو نوێژ دەکرد هەردوو پێی مبارەکی دە ئاوسا. کێمان تا ئێستا پێمان ئاوساوە؟ کەواتە ئاوەی ئینسانی ئیماندار کە ئیمانەکەی بەهێز بوو، کە خۆشەویستی خوا لە دڵیا بەهێز بوو، کە ترسی خوا لە دڵیا بەهێز بوو، پێی خۆشە لە پێناو خوادا ماندوو بێ، لە پێناو خوادا بوەستێ، نوێژ بکە، عیبادەتی خوا بکە، قورئان بخوێنێ، زیکری خوا بکە. بەڵام کە ئیمانەکە لاواز بوو، ترسی خوا لاواز بوو، خۆشەویستی خوا لە دڵە لاواز بوو، ئەو کاتە ئینسانەکە تەماشا دەکەی نوێژەکەی لە کۆڵ دەکاتەوە.